بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوی بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیتان پێشکەش لە خزمەتانام لەو حەوتووە و لە بەرنامەیەکی تر بەرنامەی حەوتوتان پێشکەشەکەم. لەم بەشە لە بەرنامە میزگردێکمان تشکیل داوە بە بەشداری هاوڕێیان مەلەکە ئێزەتی، ساڵحی سەرداری، هوماینی گودازگەر، ئەندامانی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست. قسە واسەکەین سەبارەت بە دوو مۆزۆ، یەکێک لە پێشە مۆزۆی هەڵبژاردنی و انتخاباتی بە ئیسلام مەجلیس و شورای ئیسلامی و مەجلیسی خۆبرەگان، و بەشی دوایی بەرنامەکەمان سەبارەت بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. هاوڕێیان بۆ ئیتمینان لە دەنگ ئیجازەم پێ بدەن پێشێکی بە خێراتنتان بکەم و دەنگی منە بیسن جۆرێک ئاگادارم کەن کە ئیدامەی بەرنامەکان بەرینە پێشێ. من دەنگ تۆمەس هاوڕێ ئەبوو سڵام مەسلە خەمەت خۆت و بینەرانە. منیش هەروە سڵام هەیە بۆ هاوڕێیان مەلەکە و خۆت و هوماین گودازگەر و هەر بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. سپاس بۆ تۆش. هاوڕێ هوماین میکەکەت بەسراوە وابزانم. ببوورە زۆر سپاس، منیش دەنگتە بیسم ڕێز و سڵام هەیە بۆ هاوڕێیان و هەروە بۆ بینەران. فەرموو. زۆر سپاس. هاوڕێ مەلەکە پرسیارە ئاراستەی ئێوە کەم بە تەوجیهی تەوزیح هەمداکێتی بەرنامەکە بەشی ئەوڵەکەی سەبارەت بە ئیسلاح هەڵبژاردنی مەجلیس شورای ئیسلامی و خۆبرەگانە. ئەوزاو ئەحواڵی هەروەکو ئاگاداری لە هەموو دەورێکە هەڵبژاردن و انتخابات بە ئیسلاح لە ئەوزاو ئەحواڵ و شرایطێکی معەنێ کە لەو کۆمەلگایە بەڕێوە دەچێت ئیدامە ئەبێت و هەڵدەبژێرێت. بە نەزەری ئێوە انتخاباتی ئەم دەورەی مەجلیسی خۆبرەگان و مەجلیس شورای ئیسلامی لە چه شرایط و ئەوزاو ئەحواڵێکە بەڕێوەچێ و فکرەکەن چۆنە بێت؟ هاوڕێ بوو ڕاستەکەی ئیطلاق انتخابات بەم وەزعیەت ئەم سیرکەکە جمهوری ئیسلامی دایناگات تۆزێ فرێسمونتا بەرحاڵ ئیتر انتخاباتی پێژن. جمهوری ئیسلامی لا ئەقل لە ڕەسانەگەل خۆیەوە کە لە داخڵا فعالیەتەکەن و بە ئیسلاحان لە تەماستەک مردم عادی کوچۆ بازاڕە ئیعلامیان کردگا کە 77% لە مردم لە انتخابات ئەوانەی کە واجد شرایط ڕێیداینن ڕێینان. جمهوری ئیسلامی لە 1401 بە دوای بەرامەدێکی ئینقلابی کە لە جامعە بوو و سەرکوبێکی وحشتناک بە دوای ئەوە شروعی کرد و دەستی پێکرد و ئیعدام تا ئەم 2 هەفتەی گوزەشتە فقط بە سەرکوب و بە ئێرعاب و وحشت مردم عادی جامعە لە سەرکارە ماگەسەوە نا بێسڵا پایگایکیەس نە جایگایکیەس نە بە لەحاز اقتصادی و وەزعیەتی باشە برسێتی لە جامعە بێدا دەکا مردم لە بێحقوقی و لە سەرکوب و لە ئستثمار هەن لە ڕەنجە و هیچ کەسێ هیچ چشمە ئومیدێکی بە جمهوری ئیسلامی نییە انتخابات لەم شرایطە خەریکە بەرگوزارەوێ لە شرایطێکە بەرگوزارەوەی کە خوێنڕێژی لە جامعە بووگە بە یەکی لە ئەرکان بێسڵ لەسەر حکوومەت ماینەوە و لەسەر قدرت ماینەوە خوێن جوان بڕێژی بیخەیتە زیندان کارگەر زیندانیکەی معلم زیندانیکەی ئیخراجکەی تۆ ئەم تەرفەنگەلە کە حکوومەتێکی دیکتاتۆری و لەو وەزعیەتە کە جمهوری ئیسلامی هەست خەریکە ئێعماڵیەکە لە جامعە لەم شرایطە هاتکە انتخاباتی کردگە ئیسە لە توو لەم انتخاباتە بۆ ئەوان فەریبی و بۆ هەر شتێتر کە مردم بێرێتە پای سنۆخکە ڕێی مەسەڵەن لە خیابانە موزیکدانێ ئفشای حقوق نمایندگانە کات ئەلەم تەرفەندە بێڕەبتگەلە کە مردم کوچکترین باوەڕێکیان پێ نەمادا. ئەگەر تا 2 ساڵ لەمەوە بەر مەسئلەی ئیسلاح و ئیسلاحات و تەغییرات ئەزباڵا ئەیتانی مەسەڵەن نقطە فەرارێک بێ یا مەفەڕێ بێ بۆ جمهوری ئیسلامی ئیسە ئەوی چ نەماگا. ڕۆحانی کە تا 2 ساڵ لەمەوە بەر ڕئیس جمهوریان بووگا سەر بەسەلاحیەتیان کردگا و فرە کەسکەل تر کە مهرەگەل نزیک بە ڕژیم بووگن کاریان کردگە بۆ ڕژیم ئەمانە سەر بەسەلاحیەت بووگن ناتوانن شرکتکەن و ئەم مەسحەکە کە خستگی سەر ڕێگا نەهایەتەن شتێکی لێ تێتە دەرەوە بالاخره ناو چوانە فرتێتە دەرەوە کە ئەینێرێتە مەجلیس و بێسڵا ئەیانکا بە کارگوزار مسەوەباتێکە باسم هەلا جهت سەرکوب بەردمە وەێ بە تۆر واقعی نە انتخاباتە و نە خود جمهوری ئیسلامیش دڵی خۆشە کە کەسی لەم انتخاباتە شرکەتە کات و انتخاباتی واقعی تێتە دەرەوە.
زۆر سپاس بۆ تەوزیحەکانە دەگەڕێم وڵاتان. هەورە ساڵی سەرداری هەروەکو هەورە مەلەکەی شارێ پێکرد ئامارێکی 77% حتا زیاتر لەوەش لە مێدیا و شەبەکای اجتماعی و ئەخبارایە کە حاکی لە ئەوزاو ئەحواڵی ئێرانە ئاماری نزیک بە 80% نیشانەدا کە خەڵک دەڵێن کە لە انتخاباتە شرکت ناکەن و ئەم لە قەیدی و بێڕەغبەتیە بە انتخابات زۆر زۆرە لە کۆمەلگای ئێرانە. ئەم فەزا چه تاسیرێکی لەسەر حاکمیەتی جمهوری ئیسلامیە بێکە ئاوا دەرسەدێکی زۆر بە ئاشکرا باز دەواکەن کە انتخابات معنا و مەفهومێکی نییە بۆ ئەوان و ناچنە پای سندوقەکانی ڕێی و هەڵبژاردن. من پێم وایە سەردەمدارانی ڕژیمی ئیسلامی ئیتر بۆیان مهم نییە چەنێ خەڵک بەشدارن یا بەشدارنین. ئەگەر لەوە بەر مەسەڵان کارگەلێکیانە کرد ئەقداماتێکیانە کرد ئەلعان ئیتر زۆر بۆیان مهم نییە. هەر بۆیە مەسەڵان بەشێک لە ئەو کەسانێوە مەلەکە ئیشارەی پێکردن وەکو ڕۆحانی هەموو ئەو کەسانەوە ئیسلاح تەڵەب بوون، هەموو ئەو کەسانەوە بەنەفش بوون، هەموو ئەو کەسانەوە لە جنبش سەوزا بوون، هەموویان کە هەمووشیان کار بەدەست و کارەیەک بوون لە جمهوری ئیسلامیە لە پێکگرتن و لە حیفز و ئەوانەی جمهوری ئیسلامیە نەقشیان بووە ڕەدۆ بووە، ڕەدیان کردوونەسۆ. ئەگەر مەسەڵەن تا دەورەی قەبل مەسەلە ئەوە بوو کە بێ بە یەک جەناح و دەوڵەت یەکدەست بێتەوە سەران هەر سێ قووە لە ئەو هەستەی سەختی قودرەتە بن و شایە بتوان کارەکەن ئیسە خۆشیان ئزعانەکەن کە نەخەی نەتەنیا کارێ ئاوایان نەکردووە بەڵکو وەزعەکە خراپتر بووە. ئەم کابرا ڕئیس جمهورە ڕئیسی من لە بیرمە تازاتوە سەرکار ئەوت بە 2 هەفتە تا 3 هەفتر فەقڕە ئەزبێن میبەریم لە گوێی گا هەمویان خەوت بوون ئەیشیان زانی و وەلێ ئەلعان بۆیان ڕاستیکەی مهم نییە. بۆیانەوەسە دەورەیەکە گەرەکیانە بە هەرحاڵ بە هەر جۆر بێ مەشروعیەتێ بن بە خۆیان لەناو خۆیانە قودرەت تەقسیم کەن. بۆیە مەسەڵان بەشێک لە ئختلاس گەران نازانم فلانەکە زوای کرد ئەو نمایندە دزی کرد وردە ئەخەنە دەرۆ ئەسڵان بۆیان مهم نییە ڕاستیەکەی چەند دەرسەد لە خەڵک بەشداریەکە عەلارەغمەوە مەسەڵان بە کارگەرێک بە تەرفەندگەرێەوە هاوڕێمەلەکە ئیشارەی پێکرد مەسەڵان موزیک و فشار نێنن بۆ بەعزە ئفشاگەریەک و ئەم جۆرەشتانە وەلێ بە تەور واقعی سەران جمهوری ئیسلامی ئەم سەفەرەی تر بۆیان مهم نییە چەند نەفەر بەشدارە بن لە انتخابات لەم مەسحەکە چون بە تۆر واقعی انتخابات نییە فرێ خەڵک ئەسڵ ناتوانین کەن حتا بۆ مەجلسی خۆبرەکان نیوەی ئەو کەسانەوە ئەچنە مەجلس خۆبرەکان خۆدە شەخص خامنەیی دایێنێ تازە نیوەکەی تریشی لە ئەو هەمووە هێڵک و مێڵەکە ئەشێ بگزەرێ هی کەس خۆیان بێ نزیک خۆیان بێت تا بشنە مەجلس خۆبرەکان و هەر شتێوە خامنەیی و سپای پازاران و اطلاعات و بەرحەڵەوانەوە هەستەی سەختی قودرەتیان پێژن هین بن بێنە دەرەوە و کارەکان خۆیان بکەن. بە تۆر واقعی ئەو مؤسسەوە مەلەکە ئیشارەی پێ کرد مؤسسەی گومان یەژێ 77% شرکت ناکەن. ئەمە حال ناو ئێرانە و خودە سەران جمهوری ئیسلامی ئەیزان بەڵام مەسەڵان ئەگەر ساڵها لەوە بەر خامنەی ئاهات و بەعزە شتێکێک وت و بەعزە شتێک کرد بۆەوە خەڵک وادارکە بێن بەشدارکەن حتا ئیسە لەوەیش خەبەرێ نییە. بۆیان ئەسڵەن مهم نییە بێتەفاوتن بەوە کە چەنێ بەشدارە بن یا چەنێ مهم ئەوەسە یەک جارتر ئەم پرۆسەی بە ئیسلاح لە نظر خۆیانەوە شەرعیە خۆیان و 4 ساڵ جارێ و انتخابات بکەن. دوو بە نظر من لەناو خۆیانە جارێکی تر سروەت و قودرەت هینکەن تەقسیم کەن ناو خۆیانە بەشێکی ئەویشەسە کە بۆ ئەوە نگەرانن لە ئایندەی خۆیان باش ئەزانن کە کەوتونسە بەر شەپۆلی ناڕەزایەتی و ئیعتراز و ئەوانە کە 1401 دیمان و تەواو ئەو بحرانانە وا بووە باعث ئەوە خەڵک بژێنە سەر خیابان نەتەنیا فروکەشی نەکردووە زۆرتر و زۆرتر بووە و جمهوری ئیسلامی
نقطة قدرته وهسي فقط قدرة خشونة إعدام خارج لمرزكان دخالت كردن ليمن لفلسطين لأم جور جيغانا ولي وادي حتى أويشي زور بنسبة جاران جيغي هنية ناتواني حفزيان كا ويما بينين كمثلا لو أولو بري هاتو هاواريان كردو بري تهديد أمو أويان كرد ولي وقت نیروهای ئەوان ئەکەونە بەر پەلاماری دەوڵەتی ئیسرائیل و ئەوانە ناوێت هیچ بێشت ئەچن مەسەڵەن لە جێی جوابدانەوە بە ئیسرائیل و ئەمریکا ئەچن ماڵ کابرایەک لە نزیک هەولێرە ئانە بەر تۆپ و موشک و ئەو جۆرەشتانە مەرزومەوە سەکە ئەو هەمووەوە هاتن و هاتوچیان کرد و کوڕکوڕی خۆندیان و تەبلیغاتیان کرد حتا بە نظر من ئەوەشیان وەکو جاران نەماوە دەرنەتیجە جمهوری ئیسلامیە کەس و هەر ئەو بەشە خۆیان یەکسەر کردوەسۆ ڕوت و قوت لە مقابل مردما وێساون لە مقابل ئەوزاعێکا وێساون و لە هیچ لەو بحرانانە وا تووشی بوون و بووە باعث ئەوە خەڵک بێنە خیابان نەتەنیا نەیتوانیوە کەمیکا زۆرتر بوون و من فکرەکەمەوە وەکو چۆن ساڵ 1960 و دوای 1401 حتما ئێمە لە داهاتووە باتۆجە بە وەزعەوە هەست شاهد اعترازات و مبارزاتێکی زۆرترە بین بەرحاڵ لە یەک کلەمە لە جواب سوالەکەی ئێوە بێژم جمهوری ئیسلامی ئەسەن بۆی مهم نییە تعدادێک حتما دووسێ هەفتەی ئایندە یەنە دەرەوە ئەو سنووقانە ئەو کەسانە واخۆیان گرێکیانە و هەمیسانەوە ئەچن بەرحاڵ بۆ سەرکوت و بۆ دزی و بۆ اختلاس و بۆ سەرکوب خەڵک و حفزی خۆیان زۆر سپاس بۆ تەوزیحەکانە دەگەرەمە لایەوەش هاوڕێ هەمایون باتەوەزێ بەو فەرزای کە هاوڕێیان مەلەکەی دەبێتی ساڵی سەرداری باسییان کرد و ئیشارەیان کرد کە 80% خەڵکی و کۆمەلگا بێتەفاوت و لاقەی بە هەڵبژاردن و نەس لەپای هەڵبژاردنی مەسەلەی مەجلیس کۆمانە پێت وابێ باتەوەزێ بەم فەرزا خودی سەرانی جمهوری ئیسلامی و کولەن هەرەمی جمهوری ئیسلامی سێ ئەقداماتی تازە هەنە دەستور و بۆ بەکۆل وەکو دەورەکانی پێشووی تەنووری انتخاباتەکانیان گەرمتر بکەن منیشە لە ئیدامەی قسەی ڕەفیقەکانە ئەوە بێژم کە ماوەیەکی توولانیە جمهوری ئیسلامی لە سازماندانی ئۆرگانگەری بە ئیسلاح بەڕێوەبەری ناوجامعە زیاتر ها بە شوێن ئەوە کە وەک خۆیان پێژن دەست بووە بۆ هەستەی سەختی حاکمیت ینی ئەوانە وا زیاتر بەڕاستی جمهوری ئیسلامیان قبوڵە و یا ئەوانە وا بە ئیسلام متعاهدن بە مانەوەی جمهوری ئیسلامی ئەویش بە شێوەیەکە ئیسەمە لە دوایە باسیەکە ئێوە تماشاکە لە بەل لە ئەحمەدی نیژاد بەملاوە ئەو ڕەوەندە هەروە هاتە یانێ ئاوا هاتە کە ئەو هەستە کە هەڵگەڕێتەوە سەر ئەوانە وا ئەسوڵ جمهوری ئیسلامیان قبوڵە و زیاتر هەڵقە لە گوێ خامنەی و ڕەهبەری و ئەمانە زیاتر ڕوو بە ئەوە چووە ئەم ئۆرگانانە لە مەجلس خبرەکانەوە بگرێت تا ئەم مەجلس شۆڕای ئیسلامیە تا هەموو ئەمانە هەموو کەس ئەزانێکە دەور قبل تقریبا مەجلسیان پڕ کرد لە نظامیگەرێک کە قبلەن خەریکی جەنایەتکردن لە بناو دەولا بوون ئەو کەسگەرە بوون وا بە ئیسلاح دەمان شەوشتەکەیان لە ماڵەوەدانا و ئەم جارە کۆتوشەواڵیان کردە بەریان و هاتنە مەجلس وەزیرەکانی شەر ئاوە یەکە داوای تواشایەکەی ئەوینی جمهوری ئیسلامی ئەو ڕەوتەی گرت لەسەبەر بەڵام ئەمە بۆچی وابوو بۆچی ئەو کاریە کرد لەبەر خاترەوە کە ئاڵوگۆڕ لە ناو جامعە بە وجود هات ئەمە یەک واقعیەتە ئاڵوگۆڕ لە ناو جامعە بە وجود هات ئەو خاو و خلیچکەوە بەعزێک لە ئەو دەوڵەتانەی پێشتر مەسەڵەن ئەحمەدی نژاد یا حتا دەورانێکیش حتا دەوری ڕۆحانی بوو ئەمانی نەیەتوانی بن ئەم سێڵ و لافاوە بگرێ لە نەتیجا ئەوە کە چی پێتێ چی ئەتوانن کەن ئەم مەجلسە وەکو زەربول مەسەڵێ هەیە ڕۆژێ دوای انتخابات هەر وەسەر ڕۆژێ بە لە انتخابات هیچ فەرقێکی نییە مەجلسی ئایندە ئیدامە دەهەندەی ئەم مەجلسەیە وا ئیسا هەیە ئەویش ئەوەسەکە بەرامبەر بە بحرانێکی اجتماعی ئەمێق وها لە ناو جامعی
ئێرانە گەریکی بێت دفاعکە لە مانەوەی جمهوری ئیسلامی ئەگەرنا ئێمە هیچ پرۆژەیەک هیچ بەرنمەیەک هیچ شتێکتر ئێمە لە جمهوری ئیسلامیمان ویە لەم انتخاباتانیان نەبیستووە لاقل مەسەڵەن ئەمەکە مەجلس شورای ئیسلامیە کە بێژن ئێمە ئەگەر انتخابین یا ئەم مجلس بەعدە قەرارە ئەمە بکات یەک شتی سابت هەیە ئەویش دفاع ومانەوە بەرامبەر بە بحرانگەرێکە لە ناو جامعی ئێرانە هەست ئێوە تماشاکەن ئائیسە ڕۆژ نییە کە ئەو جامعە تەک جمهوری ئیسلامیە بەرامبەرکێ نەکات خۆیشیان ئەزانن لە ناو خۆیشیانە تەفرقیان بوجود هاوردە بوجود هاتە هەروەک هاوڕێمەلەکە باسی کرد وەزعی وای پێ هاتە گەرەکیانە کەسگەرێ دابمەزن حتا بەشێک لە خودیەکانی چیار قبول نییە ئەوە کە سربەخۆیان نوهان لە دایرەی مانەوەی جمهوری ئیسلامیەوە بە ئیسڵاح هەن لە دایرەی سەرکوت و بەرخۆت خەشنکردن بە جامعە ئێوە تماشاکەن وەزعەتی کاریگەران و مردم زەحمەتکێش حتمما بیستوتانە کاریگەرێک دوێکە لەبەر خاترەوە پۆڵی ئەمەڵی چاوی نەبووە خودکوشی کردە ڕۆژها پڕە حتا ڕۆژنامەکان خودی جمهوری ئیسلامیش وەرەق لێبەرەوە پڕیە لە ئەخباری مصیبەتباری ئاوە لەلایەترۆ تماشای ئاعترازات مردم کە ئاعترازات کاریگەری کە تماشای باز نشستەکان کەن کە بە چ جۆرێ هاتە سەمەیان تماشای مبارزەی ژنان کەن کە بەو گشتە وەحشیگەری و کە ئەنەوە لە قژیان ئەیان خەنە ناو ئەو ماشینگەرە ئەیانوەن و ئەمانە بڕۆ فیلمێ بگرە لە پیادە ڕۆگەر شیراز و ئەسفەهان و تاران و باقی شارەکان تر ئێران ئەوێنی پۆل ژنان حڕوە بەبێ هین تقریبا جمهوری ئیسلامیان شکستدا لە ئەو عەرسە ئەمانە بە ئیزافەی ئەوە کە جمهوری ئیسلامی ئەو جایگە و پایگا وا لە منتەقا بووی وەکو جاران نەما ئەو موشدەوانیە وا لە کشوەرگەر ترابوو نەما ئەو ئوتوریتەوە لە بەعزە شوێنگەرێ ترابووی نەما یەکێکی بەو دلیلەوە ساڵە سەرداری باسی کرد ئەو گشتە موشک قاسم و موشک نازانم فڵان و ئەمانە و ئەم گشتە پەردەبەرداریکردن لە ئەمان ئەم شتانە و کوڕکوڕی خوندن و ئەمانە دیمان تقریبا بە هیچ دەرچوو دیمان وهانیە گشت ئەوانە تەبلیغاتێ بووە ئەساسن لەبەر خاتر ناوخۆ هەروەک خامنەی زمانی وتوی ئەگەر ئێمە لە سووریا شەڕ نەکەین لە تارانە یەخەمان ئەگرن هەر بەواقع ئەساسن بۆ ئەوە کە دەنگی ئاعترازاتی مردمی لە ناوە پێ خەفەکە بە کورتی گەرەکم بێژم هەر مەجلسێک لەمانە دای بمەرزێنن سەدێکی تازەست بەرامبەر بە مەقاومەت و سەیرێک لافاوێکە لە ناو جامعا بەرامبەریان کەوتە سەرڕێ ئێوە ئەگەر بە وردی تماشای ئەخبار تارانکەی لە کەسێکەوە وا نەقاشێکە یا تەرانە سەرایەکە سینماچیەکە حتا معلم یوگایەکە وەختی قسەیەکە کات ئەمە ئەوێتە زدی ڕژی زیندانەکان تماشاکەن من پێم وایە هیچ دەوڵەتێک تقریبا نتوانم بێژم هیچ دەوڵەتێک لە هیچ وەختێکە لە زمانی حازرا بە قەو ئیسەی جمهوری ئیسلامی زیندانی ژنی نەبووە زیندانەکان پڕیە لە ژنانێکە بە حەقخواهی هاتنە سەمەیان لەسەر ئەنوا و ئەقسامی چت و خودی ئەمە جمهوری ئیسلامی ترسانە بە تۆر واقعی خودی دانانی مەجلس و هەر ئۆرگانێ وا جمهوری ئیسلامی سازمانی با وەزیفەی سەرەکی و ئەسڵیەکەی عیبارەتە لە دەربردنی گیانی جمهوری ئیسلامی بەدەست لافاوێکەوە کە هەر وەک سەدێ خەریکە یەواشواش جەم ئەوێتەوە و لە ڕۆژێکە سەدەکە بشکێنێت و جمهوری ئیسلامی لەگەڵ خۆی بووە خۆیشیان ئەمە باشزانن لەو لاکێترەوە تماشای بوجەکە تماشای وەزعیەتیان کە تماشای وەزعی ئەرز و دولار کە لێنێ ئەو جامعە هەر وەک زەرەبان هین شەو و ڕۆشتێتە خوار و ئەڕۆتەبان و خودی ئەوە فقط ئەوێتە باعث بێ نائەمنی و ناو جامعە بەتایبەت بۆ ئەخشاری خوارەوەی جامعە بۆ کاریگەران و زەحمەتکێشان کە قودرەت خەریدیان لە خوارەوە بێت زیاتر معتەرز بن و ئیسوای پێ هاتە هەموو کەس تەنانەت ئەوانەوە چالاک نین تەنانەت ئەوانەوە ئەترسن قسەیە بکەن گشت ئەمانە ماتەڵ ئەوەنە کە بزان جمهوری ئیسلامی کەی ئەڕوخێت بەڵکە گوشایشی لە ژیانیانە بێ لە وەزعیەتیانە بێ ئەمە وەختی ئەمە تماشاکەی کە وەڵ جامعە ئەمەسە هەر مەجلسێک وا قرار بێ بنرێ بەیەکەوە ئەشێ بەر ئەم شەپۆلە بگرێت و بەرەمی ئاعترازات مردمە بگرێت جمهوری ئیسلامی و مەجلسەکەی لە ئایندا هیچ چاکسازیەک ناتوانن بە نەفعی مردم بکەن نە گاز هەرزانەوێ نە بەنزین هەرزانەوێ نە ئوتوبان ئیسفالتەوەی اتفاقا بەرعەکس ڕەوەندەکە گشتی پێچەوانەس زۆر سوال بۆ تەوزیحەکان بەڵێ بینەرانی بەرنامەکە ئاگادارمانکردن ئەم میزەگردە کە مەسەلەی انتخابات ومانە
سوالم ئاراسی هەرسێ لە هاوڕێیان کرد. ئێستش بەشی دووەمی بەرنامەکە بە بۆنەی 8 مارس و ڕۆژی جیهانی ژن ئیداما دەین. هەر بۆ ئاگاداری هاوڕێیان تاوجێگای من ئەگەر ئیشتبانەکەم حدودی 16 ڕۆژ بۆ ڕۆژی جیهانی ژن 8 مارس لە پێشی ڕۆمانە و پێشاپێش بە پیستقبالی ئەم ڕۆژەوە دەچین و ئیجازەم پێ بدەن من لەلایەن بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژن بە هەموو ژنانی دنیا و بە هەموو پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب تەبریک بڵێم. هاوڕێ مەلەکە ئێزەدی دەگەڕێم و لای ئێوە هەروەکو بۆ خۆتان ئاگادارن 8 مارس ڕۆژی جیهانی ژن نزیکە و جۆرەی من ئەگەر ئیشارەم کرد و ئیشتبانەکەم حدودی 16 ڕۆژمان ماوە بۆ ڕۆژی جیهانی ژن. ئێوە فکرەکەنەوە شرایط و فەزای ئەم ساڵ بۆ ڕێزگرتن و گرامیداشتی ڕۆژی جیهانی ژن لە هەموو ئێران و بە تایبەت کە بەرنامەکە کوردیە و ڕوو بە کوردستانە لە کوردستانە چۆن بەڕێوە دەچێت و ئێوە بەڕای خۆتان و بە نەزەری خۆتان چڕە نمودهایەک چەند نکاتێک چون نکاتێک لازمە کە فعالین و دەستەندەرکاری ڕۆژی جیهانی ژن بەدەستیەوە بگرن و بچن بە پیری ئەم ڕۆژەوە. هاوڕێ بوو ئیجازە بەفاڵ یەک ئیشارەی کۆتاکەم بە ئەم بەحث آخر هۆمایۆنە کەوتی ڕاجع بە انتخابات بوو. مەسئلەی بێسڵا قەوڵ و قەرارێک کە یان بە مەردم یا درۆگەلێک کە تەحویل مەردم یان ئیمڕۆ وە لە ئەم دەورە ئەوی چ نەماگا یعنی هەرو ئشارەگەلەکە هاوڕێیان کردیان ڕاجب بەوە کە ئەساسن بۆ جمهوری ئیسلامی تر مهم نییە مردم بێنڕێی بنڕێنان مهم حفظ ئەو هەستەی سەخت قدرەتەسە و مهم حفظ جمهوری ئیسلامیە بۆ سەرکوتفرێتر ئیسەی ترەوە قەڵ و قەراگەریشەی نەماگە ئیسە نەکەس ماڵ دروستەکە نە 30,000 نەزانم ساختمانە تەحویل نەوام ئزدواجە نەفڵەنە هیچ کاری ناکە. ئیمڕۆ لە خامنەیە و تا خواردترین مهرەی ڕژیم بەحسیانەوەسە کە جمهوری ئیسلامی ئەشێ بمێنێ بێسڵا فروپاشی و سەرنگونی جمهوری ئیسلامی بە نەف مردم نییە جامعە ئەمەسە یعنی توا و تەبلێغەکە هەلە حەوڵ ماینەوەی جمهوری ئیسلامیە و ماینەوەی جمهوری ئیسلامی مساویە بە سەرکوب و مساویە بە شکنجە و مساویە بە پڕکردن زیندانەکان و مساویە بە ئیعدام و بە کوشتار. ئەمەسە وەزعیەت واقعی لە جمهوری ئیسلامی یعنی تر ئەسەری لەو قەوڵ و قەرار و تەرفەنگل مردم خەڵەتان و فەریبداین و ئەوانیشە حتا نەماگە ئەوانیشە بە سیاگە تعتیل کریاگە. منتها بگەڕمەوە بۆ سوالەکەتان لەسەر مەسلەی 8 مارس. ڕاستەکەگە 2 ساڵ لەمەوە بەربوایە گە 3 ساڵ لەمەوە بەربوایە ممکن بۆ ئێمە لەسەر خاستایەکی شاید ئبتدایی تر یا خاستایەکی بە ئیستلاح ڕۆژمەڕەتر بمانتانایە یا گەرەکمان وایە قسەمان کردایە. ئیمڕۆ وە لە ئەم شرایەتە مەسئلەی مهم 8 مارس کە من فکرەکەم و ئیمکان پەزیرە هاتنە دەرەوەی ئەو سەفە بێسڵا ئازادی خواز و بەرابەری تەڵەبا کە لە شەهریوەر 1401 خۆی نیشاندا و ژنان لە ڕاهبەری ئەو سەفا قەراریان گر ئەوەسە کە بێنە دەرەوە و ئەلەنەن و ئاشکارە هاوار بکەن جمهوری ئیسلامیەشی بچێ پلەتفۆرمێک کە ئیمساڵ لە 8 مارسە ئەشێ بەدەست ژنان ئازادی خواز و بەرابەری تەڵەبەوە بەدەست پیاگەلێکەوە کە لە کنار ئەم ژنانە قەرارەگرن ئەلێ خەفەقانن ئەلێ سەرکوتن ئەلێ تەحقیر و فرودەستی ژنن ئەشێ ئەم پلەتفۆرمە بێ کە جمهوری ئیسلامیەشی بچێ چۆن ئامەڵ ئەسڵی ئەم وەزعیەتە کە ژنان هەسیان جمهوری ئیسلامیە و بێسڵا نەفعێکی سەرمایەداری لەم سەرکوب و لەم بێحقوقی و لەم ئیستثمار و لەم تەبعیز و نابەرابەریە ئێوە بۆ حفظ خۆی. ژنان تا 44 ساڵە شەڕەکەن بۆ خاستگەلێکی کامڵەن ئبتدایی بۆ خاستگەلێکی کامڵەن سەرەتایی خەریکن شەڕەکەن خەریکن مبارزاکەن ژنان لە خیابانە سەریان بڕیاگە لە ماڵە شکنجە دەریاگەن خشونەت کریاگە عەلەیهیان بەرگیریان لێکریاگە کە زندگیەکی مستەقلیان بێ لە ناو سنەتگەل دە سوپاگیرە گیریان کردگە لە مهمترین سنەتێک کە بووگە باعثەوە کە ژنان لەم وەزعی تا قەرار بگرن مەسئلەی ئیسلام و دین ئیسلام و قوانینێکی ئرتجاعی و بربەڕیەتێکی کامڵە کە لەو قوانینا هەست. ژنان هات یەکی لە مشەخەسات 1401 ئەوە بوو کە ژنان پەرچەمیان هەڵگرت عليه ئەم وەزعیەتە ئاگرداین حجاب فقط ئاگرداین حجاب نەبوو ئاگرداین مەبانی فکری ئیدۆلۆژیکی و پایەهای ئەسڵی قدرەت حکوومەتی بوو
وەختی ئەمە ئاگردریا لە خیابانە یەکی لە خاستەکان ژنان ئەو بوو کە تەک ئەم مەرحەلە خۆحافزیەکەن تەکەم مەرحەلە ئیتر نامێنن ئیتر مەسئلە حجاب نییە مەسئلە ئازادیهای کامڵە مەسئلە بەرابەری کامڵە من فکرەکەمەوە ئەلا ڕەغم سەرکوتێکی جمهوری ئیسلامی بۆ حفظ خۆی ئێعماڵیەکە لە جامعە و ئەم ڕۆژگەلە بە سەختترین شکلە ممکن کردیە وەلێ هیچ یعنی نییە لە موقعیەتێکە کە بتانێ لە بەرابەر سەیرێتە لە ئەترازاتە بێسێ و بینێرێتە ماڵەوە و بێسڵاس سەرکوتیکە من فکرەکەمەوە ئیمساڵ ژنان بەم خاستەو کە بەرابەری کامڵیان گەرەکە سەرکوب خاتمە پێدرگێ ئاپارتای جنسی خاتمە پێدرگێ قوانین زدژن لەغوەوێتەوە بەم خاستکەلە کە بێنەمەیان و فرێ خاستکەلتر خۆت بە خۆت و نەهایەتەن قسەی ئەسلی ئەوسە کە جمهوری ئیسلامیەشی بڕێ زمانی جمهوری ئیسلامی ئەتانێ ئەمانە ئەعماڵکە کە هێشتا لە قودرەتا بێ کە هێشتا لەسەر پاو بێ کە هێشتا ئۆرگانەکانی کار بکەن کە مەجلسەکەی ڕێ بێرێ کە فڵان بێ ئەمە وەزعیەتێکە کەس منتەها ئەم خاستە ئەم پەرچەمە کە هەر ژن و پیاگی ئازادیخوا ئەتانی بیگرێتە دەستیەوە و بە ئەشکالە مختلف نیشانی با کە ئەلێ هەم وەزعیەتەسا ئەمەڵەن ئیعلام جەنگە بە جمهوری ئیسلامی و بە تواو قوانینێکە 44 ساڵە ژن سەرکوتەکە تحقیرێکە و لە فرودەستی کامڵات گەرەکی بووگە نگای بێڵێ کە هیچ وەخت موافق نەبووگە هیچ وەخت موافق نەبووگە ئەلا ڕەغم ئەو شتە تونوتێژی و خشونەتە ژنان هەمیشە تانەیانە بەشی لە حقوقیان بەدەست بێرن و عەلەی جمهوری ئیسلامی ئیستفادەی لێ بکەن زۆر سپاس بۆ تەوزیعەکانت هاوڕێ ساڵی سەرداری پرسیار ئاراستەیەوە کەم دیارە بە پێی زەرفێت و توانایی حیزبی حکمەتیز و تەلاشی ڕوبەداخل و بۆ هەواهەنگی و هەرچی باشکۆ بەڕێوەچوونی هەشتی مار لە ناو داخلی ئێران و کوردستانە قەتعەن تەلاشی خۆی ئەکات و ئەوەی لە دەستی بێت و بتوانێت لە خۆی نیشانێدا لەم رابطە پرسیارەکەم لێوەدا حیزبی حکمەتی لە دەرەوەی ئێران بێسان لە خارج کشور بۆ هەماهەنگی لەگەڵ ناو و داخلی ئێران چه بەرنامەهایەکی لە دەستوری خۆیداناوە بۆ ڕۆژی جیهانی ژن و ئەساسەن فعالیتای خارج کشوەری دەتوانێت چه تاسیرێکی لەسەر مبارزاتی ژنان و بە عام خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەلەب کە ئەم ڕۆژەیان لا موهیمە ڕۆژی جیهانی ژن چه تاسیراتێک دەتوانێت دابنێت ئەساس فعالیت ئێمە هەروەکو ساڵانی ڕابردوو ڕووبەناوەیە و من حەزەکەم ئەمەش بێژم ئێمە ئەم چەند کەسە و زۆر کەس حەزمانە کرد لەو هەشتی مارسا لە شارەکانە بووین ناو خەڵکا بووین ناو ژنانە بووین و فعالیتمان کردایە هاوشان لەگەڵ ئەوان و تێبکۆشین بۆ گرامیداشتی ئەو ڕۆژە و ئێمە ئەگەر ئێستا لە خارجین و فعالیت لە دەروەی وڵاتەکەین ئێمە دوای شەڕێکی 40 ساڵە لەگەڵ جمهوری ئیسلامیە مەجبور بووین هاتوین و خەریک فعالیت لە دەرەوەکەین بەڵام ئەساس کار ئێمە ڕووبەناوەیە و من لە ئێدامەی قسەکان مەلەکە وا ئەزانم زەمینە زۆر فراهەمە کە ئیم ساڵ بە هەچێ فاکتۆرە بە وەزێتی وا ڕژیم تایەتی و بە جوربزە و ئازایەتی و جەسارەتێ وا ژنان لە خۆیان نیشاندا 1400وانە زەمینە بۆ ئەوە تعرض کرێ بە جمهوری ئیسلامی کۆبوونەوە بێ لە سالۆن لە خیابان لە شەقام ئەمانە بە نظر من ئیمکان پەزیرە و ئەبێ حتمما فعالینی ئەسڵی ژنان و پێشڕەوانی بزوتنەوەی ژنان حتمما هەل نەفکریاوە ئەمە باتەوە وەجب بە تەناسب قوا بنەبەرەوە تاوە نازەی وا بە فعالیت لە دەروەی وڵاتەکرێ وەکو ئێمە وەکو حزب حکومەتیست هەمیشە ئەمە ساڵهای ساڵە کە لە دەروەی وڵات مەجبور بووین زندگی بکەین بە دەست جمهوری ئیسلامیۆ فعالیتمان کردووە ئەم ڕۆژە یا ڕۆژگەلێک وا مناسبەتهای مختلف کۆمونیستەکان بووە مەراسممان گرووە تەزاهراتمان کردووە شعارمان داوە و سعیمان کردووە مەسەڵان بۆ نمونە وەزعیەتی ژنان لە ئێرانە منعکسکەینەوە بۆ خەڵکی دەرەوەی وڵات بە مناسبەت مختلف بە دانیشتن نازانم بە جەلەسە بە تەزاهرات بە شعاردان ناو خیابانەکانە فعالیت لە دەرەوەی وڵات عەلەیه ڕژیم نەتەنیا جمهوری ئیسلامی سنەتێک بووە ناو فعالین و ئەعزای ئۆپۆزیسیۆنی هەموو کشوەرها هەر بووە
کێ ئەتوانێ مەسەڵەن فعالیەتی ئەو کەسانەوە بەرحاڵ عەلەی ئاپارتاید بوون لە ئەفریقا لە بیری باتەوە، یا کێ ئەتوانێ ئەو ئێعترازات و تەزاهورات و فعالیەتانەوە دانیشتجویان و ئازادی خوازان لە زەردەم عەلەی شاو ڕژیمەکەی کردیان لە قاڵب کۆنفدراسیۆن ئەو سەردەما 40-50 ساڵەوە بەر چەندێ مؤثر بوو و ئەم کارەی ئێمەش هەم وەکو حزبی حکمەتیست هەم وەکو شۆرای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان و لە سەطحی سەراسەریە خەریکین بەرنامەڕێزیەکەین لە شارگەر مختلفە یا تەزاهوراتەکەین یا میتینگ دانین و دەنگی ژنانی ئازادی خواز و حەقتەڵەبی ئێران گەرەکمانە بگەێنین بە خەڵکی ئازادی خواز لە سەراسەری دنیا، هەروەها کە بەنظر من ئەو بزوتنەوەی یا خیزشی 1401 مهمترین کارێوە کردی تەواو دنیای لێ تێگەیان کە جنبشێکی عەزیم لە ئێرانە هەیە، جنبشی ژنانە و دەنگی گەیە ئەو پەڕی دنیا و حتا ئەو ڕەهبەران و دەوڵەت مەردانێەوە گوێی خۆیان کپ کرد بوو بەخاتر مەنافعێوە لەگەڵ جمهوری ئیسلامی مەجبور بوون گوێیان باز بوو ئەم دەنگەی جنبشی ژنانی ئێرانیان بیست مەجبور بوون بەرحاڵ تەئیدی بکەن قبوڵی بکەن. بۆیە ئێمە وەکو هەموو ساڵانی تر ئیسێش لە سەد خارج کشوەرە و بە تایبەت ئەزانم کە لە ستۆکۆڵم لە لەندەن لە کۆڵ و بەعزە شوێنگەرێکی تر ئێمە لەو ئاکسیۆناناوە چ خۆمان سازمانی بین و چ لەگەڵ ئەو کەسانەوە بەیەکۆ ئەحزاب و جاناتێەوە بەیەکۆ کاری مشتەرەکەین و هاوکاریەکەین و لە قاڵبی شۆراکە هەن ئێمە ئەوەمان سازمانداوە سعیەکەین دەنگی حەقخوازانەی بزوتنەوەی ژنان بین لە ئێران و لە کوردستان و ئەگەر کەسانێک هێشتا نائاگاهن نازان چیە بزێ لەو جامعە بێژین کە ئەو نەسڵەوە لە ئێرانە نەسڵی ژنان جوانان سەر لە مەیان و بارزانەوە عەلەی یەکێ لە هارترین ڕژیمگەل تاریخ وێساونەسۆ چەندێ عەزیمە و چەندێ قودرەتمەندە و پشتیوانی و حەمایەتی خەڵکی تری بۆ ئەم بزوتنەوە بە تایبەت لە 8 مارسی ئیمساڵە ڕابکێشین تا جمهوری ئیسلامی بە قودرەتێکی زۆرترۆ لایەن بزوتنەوەی ژنانەوە تەفشا قار بگرێ یا لانی کەم فشارەکان جمهوری ئیسلامی کەمەوە بێ ئەوامەڵی جمهوری ئیسلامی دەبێ پچنە کون لە دەرەوەی وڵاتە هەمووم کارانە ئێمە زووتر کردومانە و لە بەرنامانە هەیە و داواکەین لە هەموو فعالینی سیاسی فعالینی ژنان لە دەرەوەی وڵات پەیوەست بن بەم ئەترازاتۆ و هەروەها پشتیوانی خۆمان بکەین لە بزوتنەوەی ژنان لە جامعەی ئێران و کوردستانە کە قەویترین بزوتنەوەیە و بەنظر من یەکێ لەو هێزانەوە جمهوری ئیسلامی تێک ئەشکێنەیەکێ لەو نیروانە بزوتنەوەی ژنانە ئێمە بە تەواو تەلاش هەرچێکمان پێ بکرێ بۆ تەقویەتی دوستان بۆ تۆزەهەکان ئەخی فریسێنم مارەتەوە کەمەوە جایگای مبارزات ژنان لە تحولەتی ئەم دەورەی وەزیران باشەوە بۆ فەدای ناڕەزایەتی هەیە لە ئێران چۆنی دەبینن و بەتایبەت مبارزاتی ژنان و مبارزاتی ئازادی خواز کوردستانە چۆن هەڵدەستێنن. نەخشی ژنان بەم دەورە مەحدود نابێتەوە. دروسە خیزشی ئەنقلابی 1401 بوو و بەرجستەی کردەوە و خصوصیاتی تایبەتی خۆی بوو هەروەک ڕەفیقەکان باسییان کرد بەڵام کەسێوا بچکترین خەبەری لە تاریخی 45 ساڵی گوزەشتەی حاکمیەتی ڕژیمی ئیسلامی لە ئێرانە بێ ئەزانێ کە هەل لە ڕۆژەکانی ئەوەڵی سەرکارهاتنی ئەم ڕژیمەوە ژنان یەکێک لەو ڕەوەندە قەویانە بوون بەرامبەر بە جمهوری ئیسلامی. متأسفانە خودی سەرکوتگەری و بێڕەحمی جمهوری ئیسلامی وای کردە کە بە جورئەتەوە ئەتوانین بڵین کە مبارزەی ژنان لە باقی عەرسەکانتر فرەتر تەحفشار بووە. بۆچی؟ لەبەر خاتر ئەوە تۆ معلم یا دانشجو یا حتا تەبەقەی کارگەر ئەلەی چەوسانەوە و دەستمزد و وەزعیەت دەرکردن و وەزعیەتی نائەمنی کار و هەرچی تر هاتە سەمەیان
وەێ ژنان تەنیا ئەوە نیە متەسفانە تەنیا بەرامبەر بە جمهوری ئیسلامی و کارفەرمان نییە تەنیا بەرامبەر بە اختناق و زندان جمهوری ئیسلامی نییە جمهوری ئیسلامی لە 45 ساڵ گوزەشتا متەسفانە ڕوتێکی عقب ئفتادە و ارتجاعیشی لە ناو جامعە پەرە پێدا ئەوەی پەرە پێدا کە بۆیە ئێمە ئیسەوازانین پیاو سالاری و قوانین و عرفی ارتجاعیە کە لە ناو جامعە بە کۆمەک جمهوری ئیسلامی کون و خوشبنی ئەو جامعەیە گردەسەبەر ئەوە هەر وەکو بە ئیسلاح سەرکوتی دووگانە و ئیزافەز بەسەر ژنانەوە یعنی تەنیا لەگەڵ زیندانە تەنیا لەگەڵ قوانینی ارتجاعی جمهوری ئیسلامیە کە وەکو نیوەی بەشەر بە ئیسلاح چاویلەکە تەنیا لەگەڵ ئەوە هی نەبوون بەرامبەر نەبوون لە خانەوادا ئێمە دیومانە متەسفانە کەم نەبوون لە 45 ساڵ گوزەشتا کە بەشێک لە جنبشی ژنان مەجبور بوون لە شەڕی خانەگی بکەن شەڕی خانەگی مەزروم تەنیا لە نێو ماڵانیە لە نێو خودی کۆمەڵگاکە بەرامبەر بە دابوونەریتێکی کەسیف کە لە ناو جامعە گیانی هەزاران ژنی گردە بووە سەبایەت خودکوشی هەزاران ژن من ئەم تەوزەحاتە بۆ ئەوە ئەدەم کە عەزەمەتی بەرامبەرچی و ڕاپەڕینی ژنان بخەمە بەرچاو بێژم تەنانەت باری جنبشی ژنان لە باقی ئەرسەکانی تر سەنگینتر بووە ئەمە واقعیەتێکە کەس ناتوانێت حاشای لێ بکە و هەروەک من وتم مەسەلەی تەنیا خیزشی 1401 نییە پێشتریش ئێمە سەدان و شاید بێژم فرەتر نمونەمان هەیە کە ژنان جەسوورانە هاتوونە سەمەیان وەلێ لە شرایط ئێستا لە شرایط ئیستا وەزعیەتێک هاتە سەبەرەوە گەرەکت بێت و گەرەکت نەوێ وەکو تاریخی کلاسیکی شوەرگەرتر وە مەسەڵەن تەبەقی کارگەر هاتووە ڕمێکیدا لە بورژوازی و باقی جەماعەتی هاتوون بە شۆنیا و ئەمانە تا ئیسە و ئەم لەحزە ممکنە ئتفاقە بکەوێت لە ئایندا لە ئێرانیشە تا ئیسە لە ئەم لەحزە نوچی پەیکانی هێرشبردن بۆ جمهوری و ئیسلامی و بۆ قانون و حاکمیەتی سەرمایەداری لە جمهوری ئیسلامیە بە تەوری واقعی ژنان بوون هەر بەو دەلیلە بە حەق ناویان چوەسە کون و کوژبنی تەواوی دنیا هەر ئاڵمانیەک هەر فەڕەنسەویەک هەر ئەمریکایی هەر فڵانیەک کە تۆ قسەی ئێرانی بۆ بکەی فەورەن قسەی مبارزەی ژنانەکات وەختی قسەی ئەوەیە بۆ بکەی کە خیزشێک لە ئێرانە بووە قسەی هێنی ژنانەکە ڕووسەری تەنیا لە 1401 ئاگر نەدریە کاری جەسوورانە تەنیا لە ئەو وەختان نەکریە کە ئەوە گەرەکم بێژم وەزعیەتی وای پێ هاتێم حاڵەتی ئینقلابی لە جامعەی ئێرانە ئیسە بەشێکی مهمی گرێدراوە بە پێشڕەویگەرێکە واخەیکە جنبش ژنانێکە مەسلەی تریش مهمە بە نەزەر من ئەویش ئەوە ئێمە متەئەسفانە کەم دیومانە لە گۆشە و خوشبنگەرتر جامعە و عەلەنی پشتیوانی بکردی لە مبارزەی ژنان عەلەنی منزورم تەشکیلات و ئەمانە فەرد ئەمانە پڕیە لە سوسیالیست و پڕیە لە ئازادی خوا و پڕیە لە بەرابەری تەڵەب ممکنە بیکەن وەلێ نەماندیە ئێمە متەئەسفانە خەتای چیە خۆ دیارە خەتای سەرکوتگەری جمهوری ئیسلامیە بە قەون نیم میلیمتر پێچی سەرکوتگەری ئەگەر شل بکرێتەوە دیارە هەر وەک قارچک سەر هەڵەدا ئەو شتانە ئەوەی وا ئیسە هەست ئەو وایەژم نییە بۆ سەبایس ئەوە کە ئێستا گەرەکمان بێت و گەرەکمان نەوێ ژنان خۆیان یەکتەنە خەریکی ئەم شەڕنە یا عمدەتەن خۆیان یەکتەنە خەریکی ئەم شەڕنە دروسە فەزا مهمە ئەمانە وەرێ واقعا خۆیان خەریکی ئەم شەڕنە ئەمە یەکێک لە خصوصیاتگەر بارز ئەم دەورەسە ناوی نقطە قوت بنین ناوی نقطە زاف بنین ناوی هەرچێ بنین وەلێ ئەمە واقعیەتێکەوە ئێمە ئەیبینین بەبێ ئەوە کە تەمای ئەوە بێ متەئەسفانەکە لەلایەکەوە یارمەتێکی بۆ بێ کە ئەڵبەتە حتمما چاوەڕوانە وەلێ خۆیان لەبان پای خۆیان و خەریکی ئەم شتن بە کورتی گەرەکم بێبێژم تەحوڵاتی ئایندەی ئێران هەر تا ئیسەیشە بە نەزەر من مۆری ژنانی پرە پڕڕەنگتر لە هەموو جنبشی پێوە بووە من نایژم حتمما واسە حتمما وایش ئەوێت ئێمە تەبەقەی کارگەرمان هەیە ئێمە مردم زەحمەتکێشمان هەیە ئێمە تەزاهورات و ئاعترازاتی بازنشستەکان و معلمان و فڵان و ئەمانمانە هەیە وەلێ وا شتێک وا پێشڕەوی کردە بە نەزەر من جمهوری ئیسلامی دوو فاکتۆر شکستدا هێشتا ئەوە نەبووە کە پۆڵ تاڵانکرا و بازنشستەکان لە سنۆخەکان بێریتەوە حتا هێشتا ئەوە نەبووە کە هەچی کرێکار بێکارە بێویتەوە سەرکار وەلێ ئەوە بووە کە جمهوری ئیسلامی لە عەرسەیەکی مهمە کە ڕەبت مستەقیمی هەست بە ئیدۆلۆژیە و پاشەکشێ پێ بکەیت و ئەوە خودی جمهوری ئیسلامیش ئەزانێ ئەیژێت ئێمە لە انتخاباتە ممکنە بێحجابهایەکمان بێ لەگەڵ ئەو بێحجابەکانترا فەرقی بێ یانێ تەسلیم ئەوە بووە کە مردم
كمێک ڕووسەریەکان لە دواوە یا حتا بیخەنە دەور منیان وەێ بە شەرت بێن بۆ انتخابات ئەمە بەو معناکە کە ئەزانی گوێشکیان پێنات ئەزانێت کە تازە ئەم شێرە بە ئیسڵا لەم شیشە دەرهاتووە و تۆ ناتوانانی بیخیتۆ جێ خۆی گەرەکم بۆ ئەوە بێژم کە هەموو دنیا ئەزانێت تایبەتیە و یەکێک لە ئومێدەکانی ئەو جنبشە ئینقلابیە ئەو جنبشە بەرینە و جەسوورانەسەوە ژنان لە 45 ساڵی گوزەشتا خشت بەسەر خشتنایەنە سەر یەکەوە و ئەگەر ئاعتلایە بێ ئەگەر ڕێزە هەوایەک لە ئازادی بێ دنیا شاهد ئەوایە کە چۆن وەک بم منفەجرە بێت سپاس لە هەوڕیان حەکانتان من بەزاری پرسیار نەماوە تقریبا بەرەوتەوە بووە ئەگەر هەرکانێرا ملاحظاتی حەزکەن تەوزیحی تەکمیلی یا کە من دەتوانن فەرمونەکەنا زۆر بۆ بەسپەریتان تەوزیحەکانتان لەم بەرنامەی وەرتێلەوەی کەرتۆدا ئەگەر ئیجازە بن من بە نوکتەی ئشارەکەم فرمو هاوریان ساڵح هەماین بە نکاتی فرفر مهم شارەیان کرد وایە کام ڕفقانە وتیان یەکی لە کارگەلی بێسڵا جنبش ژنان لەم 8 مارسا توانێت بیکە پشتیبانی لە ژنانێکە کە لە منتەقات تەحت سەرکوب ئەکرێن بێحقوقی مطلقیان هەست لە ئەفغانستانە ببوورە هاوڕێ مەلەکە خواهشێکم ئەگەر کردن میکەکان بۆ سین سا باشترە پشتیبانی لە مبارزاتم ژنانە و مەترەحکردن و بێسڵا بەیانکردن وەزعیەتێکە کە ئەم ژنگەلە لە ئەم کشوەرگەل ئیسلام زەدا هەسیان ماوەی لەمەوبەر من ڤیدیۆیەکم دی پیاگێک وێساگا و نقاب سەفێک توولانی لە ژنان هەڵاتەوە تماشایانەکە بۆ سندن یا بێسڵا چاشێ و مەقنعە و حجاب و نقاب لە شارگەل مەرزی ئیقلیم کورسانە کە نزیک بە شارگەل ئێرانن بۆ ژنان هدیە ئەدرگێ یا لە ئەفغانستانە ئێمە شاهد قەتڵ ژنانین ئێمە شاهد وەزعیەتێکین کە دەورێتر تاڵەبان بەسەر ژنانە سەپانیگیا مەدرسەی لیان بەسکە دانشگای لیان بەسکە سەرکاری لیان بەسکە و بە زوانی سادەتر زندانین لە واقع لە باڵا علا ڕغم زندانی بووینیان و علا ڕغم ئەوەی کە حزوریانی لە جامعە قەت کردگە ئەیشیان کوجێ بێسڵا وەزعیەتێکی فەرام کردگە کە نزیکترین نەفرات خانەوادە خەشم خۆیان بەسەر ژنەکانە خاڵیەکەن ژنەکانە کوژن دایکیانە خۆشکیانە ژنیانە یاچێ مەترەحکردن و قسەکردن و بەیان ئەم وەزعیەتە و ئێعلام هاوسەرنوشتی ژنان لە تۆ جەهانە و یەکسانبووین حقوق ژنان و بەرابەریان لە تۆ دنیا یەکی لە مەسائلێکە کە ئەکرگێ پەرچەمی بەدەست ژنان لە ئێرانە بێ هاوڕێ ساڵح ئشارەی کرد بە ئیقدامات خارجەز کشور ئێمە ساڵ هەست ئەم مەسئلە یەکێ لە پلاتفۆرمگەل ئەسڵیمانە لە خارج کشوەرە کە منعکس یەکەینەوە کە قسەی لەسەرەکەین پشتیبانی ئەەکەین و خۆمان شەریک و هاوسەرنوشت دەزانین و شعارێکەین حقوق ژن لە تۆ دنیا یەکسانە بەرابەرە وەسە یەک و هیچ تبعیزێ بەدەلیل هیچ تعلقێ هۆڤیەتی زوانی یا هەر شتێتر کشوەری هەر شتێ دینی مەسەبی ناتوانێت بێتە باعثەوە کە ژنێک لە مەسەڵەن لە یەکێ لە کشوەرگەل دموکراتیک ئوروپا صاحب حەقێ بێ کە لە ئەفغانستان و ئێران و فڵانە مانع بکرێ ئەم فەرهەنگ و سنەتە منحەتە ئەشێ بڕیتە شەڕی و ئەشێ لە بقابڵ یا بێسی و ژنان لە ئێرانە دەستیان پێکردگا و بە شدەتان لەبەرەوە نسبەت بە ژنان لە منتەقە زۆر سپاس بۆ تەوزیحەکان هاوڕێ ساڵح هومایونیەوە تەوزیحتان هەیە گەرنا وەختەکەمان بەرەوتەوە بوو دەستی زۆر سپاس زۆر سپاس بینەرانی عزیز و بەم جۆرە هاتینە خۆشایی ئەمەشە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی فەرد و داوەتەکان کاتێکی خۆشتان ئارەزووەکان بێ هەم ساڵح و